لەشی سووکە و گورج و گۆڵە ماڵێکی جوانیشی هەیە بەڵام دیمەنی دەرەوەی نەماوە هەوای پاکیشی نەماوە هێمنی و ئارامی هەر هیچ بەگشتی ژیانی نەما بەڵام وابزانم ڕزگاری بوو ئێستا هەوای پاک هەیە دیمەنی جوانیشی هەیە ینی ژیانێکی تری هەیە سپلیتی هیتاشی مەڵتی زۆر واتە یەک ئاوتدۆر بۆ 5 ئیندۆر کە بترین کارەبای پێویستە و دەرەوەی ماڵەکە و ناشرین ناکات و دۆستی ژینگەیە و دەنگیشی نایەت هیتاشی